گفتگوی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانێکی چوارشەممە کاتژمێر 12 نیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتگوی ڕووداوەکان هەفتانە ڕوودا و پێشهاتەکان گفتگو دەکات. سلااوان لێبێت ئەم کاتتان باش بەڕێزان خۆشاتنەوە بۆ بەرنامێکی نوێی گفتوگۆی ڕووداوەکان کە بە یارمەتی هاوکارانم لەم هەفتەیەدا پێشکەشتان دەکەین. لەم هەفتەیە لەسەر مژارەکەمان میوانداری بەڕێز کارزان عەلی دەکەین کە لە ئیستودیۆ لەگەڵمان دەبێت و لەسەرەوەی کە ئاخۆ ئێران وەک پێشوو دەتوانێت لا پرۆکسیەکانی خۆی بە مەبەستی دزەکردنەوە ناو ڕۆژهەڵاتی ناوین کەڵک وەرگرێت گفتوگۆ دەکەین. لەگەڵمان بن. هادی عامری سەرۆکی ڕێکخراوی بەدر و سەرکردە لا چوارچەوەی هەماهەنگی هەڕەشی ئەوە دەکات باجلوبەرگی هەشتی شعبیەوە دەچێتە پەرلەمان و یاساکەی تێدەپەڕێنێت. زیاتر لە 100 پەرلەمانتاریش ئێمزایان کۆ کردوێتەوە و بڕیاریان داوە لەو ڕۆژەدا باجلوبەرگی سەربازی هەشتی شعبیەوە بچنە ناو پەرلەمان و یاساکە تێپەڕێنن. هەڕەشەکەی هادی عامری لە کاتێکدایە کە ماوەیەکی زۆرە یاسای هەشتی شعبی لە پەرلەمانە و لە ژێرفشاری ئەمریکا و ناکۆکیا ناخۆیەکان نەتوانراوە پەسەند بکرێت. ئەمریکا هەڕەشەی سزادانی عێراق دەکات لە کاتی تێپەڕاندنی یاساکە و بە شەرعەتیدان با هژمۆنی ئێرانی دەزانێت. بەچێک لە پێکاتەکانی ناوپەرلەمانیش پێیان وایە باشترە لەم قۆناغەدا دەنگ لەسەر یاساکە نەدرێت بۆ دوورخستنەوەی عێراق لە سزا و ئەڕەشەی زیاتر. هەرچەندە پێشتر پەرلەمان چەند جارێک هەوڵی تێپەڕاندنی یاساکەی داوە بەڵام بەهۆی تەواو نەبوونی ڕێژەی یاسایی پەرلەمانتارانەوە دواخراوە. بەڵام سەردانەکەی ئەم دوایە عەلی لاریجانی ئەمینداری گشت یاسای شینەتەوەی ئێران بۆ بەغداد و کۆبوونەوەی لەگەڵ سەرکردەکانی شیع و هەشتی شعبی هان دەربووە بۆ ئەوەی کە ئەمجارە بەچڕتر هەوڵی پەسەندکردنی یاساکە بدرێت. ڕۆژی 23 تەموزی 2025 مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لە پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵ محەممەد شیع سۆدانی سەرۆکوەزیرانی عێراق گفتوگۆی لەسەر پرسی موچەی فەرمانبەرانی هەرێم و هەنارداکردنی نەوتی هەرێمی کوردستان و یاسای هەشتی شعبی کردبوو لە گفتوگۆکەیدا. مارکۆ ڕۆبیۆ لەبارەی پەیوەندی تەلەفۆنیەکەیەوە لە تۆڕی کۆمەڵایەتی ئیکس نووسیوی نیگەرانی قوڵی ئەمریکامان گەیاند سەبارەت بە پرۆژە یاسای هەشتی شعبی کە ئێستا لە ئەنجومەنی نوێنەرانە. پێمان وایە پەسەندکردنی دەبێتە هۆی چەسپاندنی هێژمۆنی ئێران و پێگەیەکی ڕسمی دەداتە گروپە چەکدارەکان و ئەوەش دەبێتە هۆی زیان گەیاندن بە سەروەری عێراق. لایەنە شیعەکان لا ئێستادا کە خۆیان بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمان ئامادە دەکەن زۆرینەی پەرلەمان پێک دەهێن و هەشتی شعبی و بەرگریکردن لی وەک هێزێکی چەکداری مەزهبی دەکەنە کەرەستەی بانگەشەی هەڵبژاردنەکانیان و لە ڕێگەی خوتوکەدانی هەستی مەزهبیەوە دایانەوێت سۆزی دەنگدەرەکان بۆ خۆیان ڕابکێشن و دەنگیان پێ بدەن. بەرگریکردن لە هەشتی شعبی و نیشاندانی وەک فریادڕەسی عێراق یەکێکە لە کەرەستەکانی بانگەشەی هەڵبژاردنەکانی لەلایەن شیعەکانەوە لە کاتێکدا پرسی خزمەت گوزاری گشتیەکان و قەیرانە گەورەکانی کارەبا ئاو بێکاری لا پێشینەی داواکاریەکانە لەلایەن هندێک لە دەنگدەرەکان. کۆماری ئیسلامی ئێرانیش دۆسیەی عێراق لاس ئیسماعیل قائانیەوە ڕادستی عەلی لاریجانی دەکات کە سیاسەتمەدارێکی عێراقی ئەوە بە ئامادەکاری تاران بۆ بەرەنگاربوونەوەی نوێ لەگەڵ ئەمریکا لە عێراق دادەنێ. بە پێی سەرچاوە عێراقیەکان عەلی لاریجانی ئەمینداری گشتی یاسایشینەتەوەی ئێران دوو ئامانجی ڕانەگەیەندراوی هەبووە لە سەردانەکەیدا بۆ عێراق. یەکەمیان ئاشکردنەوەی حکوومەتی عێراق لەگەڵ گروپە چەکداریەکان بەتایبەت کەدیبەکانی حەزبۆڵڵا چونکە بڕوای ئێرانیەکان وایە ناکۆکیەکانی ئێستای نێوان ئەو دوولایەنە دەبێتە ئاستەنگ لە بەردەم تێپەڕاندنی یاسای هەشتی شعبی کە لە کاتی تێپەڕاندنیدا دەسەڵاتەکانی ئەو هێزە زیاتر و زیاتر دەکات و دەیباتە قۆناغێکی نوێەوە. ئامانجی دووەمی ئێران
ئێرانیش کە دکتۆر ئیحسان شەمەری سەرۆکی ناوەندی هیزری سیاسی عێراق باسی کردو ئەوەیە کە تاران دەیەوێت کارتەکانی ڕێک بخاتەوە و پەیوەندیەکانی لەگەڵ هاوپەیمانی عێراقیەکان بە تایبەت شیعەکان بەهێز بکات، چونکە تاران ئێستا هەستی بۆ کردووە کە جەنگەکەی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل دەست پێ دەکاتەوە و سەردانەکەی عەلی لاریجانیش بۆ عێراق و لوبنان ئامادەکردنی ئەو هێزانەیە بۆ دەستپێکردنی هەر ئەگەرێکی نەخوازراو. هەروەها حکوومەتی عێراق و لوبنان لە نێوان دوو بەرداشدان یەکەمیان فشارەکانی ئەمریکایە بۆ چەکداماڵینی گروپە چەکداریەکان لە عێراق هەشتی شعبی و لا لوبنان حیزب الله و دووەمیان خواستی ئێرانە بۆ هێشتنەوەی چەک لە دەستی ئەو دوو هێزەدا کە یاریەکانیان لا سایە و سێبەری ئێراندا دەکەن. بەڕێزان لە ئستودیۆ کارزان عەلیمان لەگەڵدایە، ڕۆژنامەوان بەخێر بێ بەڕێز کارزان. هەروەک دەزانن مژارەکەمان ئەم هەفتەیە لە سەر دۆخی کاریگەریەکانی ئێران لەسەر هەشتی شعبی و تێپەڕاندنی یاسای هەشتی شعبی لە پەرلەمانی عێراقا. حیزب الله لوبنانی و هەشتی شعبی وەک دوو پرۆکسی کۆماری ئیسلامی ئێران دوای شەڕی 12 ڕۆژەی نێوان ئیسرائیل و ئێران خەریکن بە یاساکانی ئەم دوو وڵاتە جێپێیان لە ناو ئەم وڵاتانە لە ناو بچێ. ئێوە تا چ ڕادەیەک ئەمە وەک دەرەنجامی لە ناوچوونیا شکستی کۆماری ئیسلامی ئێران لە ناوچەکەدا دەبینن، پێتان چۆنە؟ یعنی لە ڕاستیە خۆی ئەو شەڕەی کە لە غەزەوە دەستی پێکردووە وای کردووە کە هاوکێشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی گۆڕانکاری زۆری بەسەرابێت، بە تایبەتیش لە دوای هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنان و غەزە و هەروەها دوایی باڵی کێشات هەتا ئێران گەیشت 12 ڕۆژ لە ئێرانی شەڕێکی بەرفراوان بەردەوام بوو. ئەمانە وای کرد کە پێکەی ئێران لە ناوچەکە هێواش هێواش کەم بکرێتەوە. پێکەی ئێران کەمبوونەوەی وای کردووە کە پاشەکشێ بکە بۆ ناوخۆی هەموو ئەو هێزی کە لە ڕابردووە لە دەرەوە شەڕی پێکرد بەرامبەر بە ئەمریکا، بەرامبەر بە ئیسرائیل، بەرامبەر بە هێزە نێودەوڵەتیەکان لە ئێستاە پاشەکشەی کردووە بۆ ناوخۆی ئێران. ئەم پرسیان هێنایە ناوخۆی ئێرانەوە، لە ناوخۆی ئێران ئایانوێ شەڕی سیستەمی دەسەڵاتداری ئێران بکرێت. تەنها ئێستا پێگەیە کە ماوێتی ئێران لە دەرەوەی سنوورەکانی خۆی پێگەی حیزب اللهە کە بە زەعیفی ماوەتەوە، ئەویش هەروەها هێزەکانی هەشتی شعبیە لە عێراقا کە ئەوانیش وەکو پێگەیەکی ئێران ناسێنراون، هەروەها حوسیەکانن لە یەمەن سەرجەمیشیان بە بێهێزی ئەم هێزانە ماونەتەوە. لە ئێستاە ئەوەی لە لوبنانە گوزەرەیەکە لە ڕێی پەرلەمانەوە پەسەندکردنی یاسایەک بۆ چەکداماڵین لە هێزەکانی حیزب الله، ئەمە یەکێکە لە هەنگاوەکان بۆ کۆتایی هێنان بە حیزب الله لە ناو لوبنانە. هەروەها خۆمان هەمووان ئاگادارن مەسەلەی غەزەش یەکلاوەتەوە لای ئیسرائیل کە پێویستە حەماس بە تەواوەتی ئەو شارە بەجێ بهێڵێ و کۆتایی بە هێزی چەکداری حەماس بهێنرێ. لە عێراقیش هەمان هەوڵدان هەیە، هاوشێوەی لوبنان یانەوێت هێز چەک لە دەستی هەشتی شعبی داماڵن، هێزێکی نیشتیمانی عێراقی دروست بکرێت، سوپایەکی نیشتیمانی عێراقی کە هێزەکانی هەشتی شعبی کۆتاییان پێبێت گروپە چەکدارەکان نمێن لە عێراقا. ئەم هەوڵە بە چڕی لە ئێستاە بەردەوامە، بەڵام ئێران پاکێجێکی بۆ هەشتی شعبی ئامادە کردووە کە ئەم پاکێجە بباتە ناو پەرلەمانەوە، لەوێ پەسەندی بکە، یاسایەک پەسەند بکرێت کە هەشتی شعبی وەک هێزێکی سەربەخۆ لە ناو عێراقا بمێنێتەوە. بەڵام لەلایەن زۆربەی هێز و لایەنەکانەوە ئەمە قبول کراو نییە، تەنها چەند هێزێکی شیعین کە ئیسرار لەسەر ئەم بابەتاکەن، ئەوانیش ڕاستەوخۆ وابەستن بە ئێرانەوە، ئێرانیش پشتیوانیەکی تەواویانەکە، بەڵام بەپێی هەموو ئەو ئەگەرانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕوئەیان، بەپێی هەموو ئەو گۆڕانکاریانی کاتونەتە ئاراوە و پێگەی ئێران بەزەعیف بووە و هەروەها لە ناو خودی ئێرانیشەوە ئەو دیالۆگانی کە لە ئێستاە لە سیستەمی دەسەڵاتداری جیهان بە ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپا کە زەختێکی زۆریان لە ئێران کردووە، ئێرانیان ڕازی کردووە بەوەی کە
بە پرۆژەکانی جیهانی دەرەوە ڕازی بووە بە شێوەیەک لە شێوەکان هەم لە بواری ئەتۆمێکەیە هەم لە بواری گۆڕانکاری لە سیاسەتی خۆیە لە بەرامبەر بە وڵاتانی ناوچەکە و دەسوەردانەکانی نەهێڵێت لە ناو وڵاتانی ناوچەکەیە بەمانە ڕازی بووە بەڵام هەنگاو ئەمانە جێبەجێەکات بە هیچ شێوەیەک ڕاستەوخۆ ناتوانێت چونکە دەنگی ناوخۆ ناڕەزایەتی ناوخۆی لێکەوێتەوە بۆ ئێران تۆزێک قورسە بێ ئەگەر ڕاستەوخۆ بڵێ بەڵێ من هەمووی وڵات بۆیە هەنگاو بە نەرمی بۆی ئەڕوات ئەمانیشی قبول کردووە ئەمەی عێراقیش من پێم وایە تەنیا هەنگاوێکی بێفایدەیە ینی کە هیچ هینێکی نابێ ینی ناتوان لێ و ئەو پرۆژە یاسایە نە لە پەرلەمان تێپەڕێندێ نە چونکە هێزی ئەمریکا ئەمە خۆمان زانین لە عێراق ڕاستە دەسوەردانی ئێرانی تایە بەڵام ئەوەی عێراق بەڕێوە بە زیاتر ئەمریکایە لە ناوچەکە و هێزەکانی هاوپەیمانانن کە تا ئێستا پێگەیان بەهێزە لەم ڕۆژانەی دواییە قسە لەسەر ئەوە هەیە کە ئەمریکا کشانەوەی لە عێراقا جێبەجێ ئەکات بەڵام لە بیرمان نەچێ ئەمریکا ئەبۆ ماوەی نزیکی 8 ساڵە سەرقاڵی ئەوەیە کە گەورەترین باڵوێزخانەی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە شاری هەولێر بکاتەوە کە دەیان کیلۆمەتر دووجایە باڵوێزخانەکەی دروست ئەکات لەویایە بۆ ئەمەش پلانێکی بەرفراوان هەیە لە هەرێمی کوردستانە لە شاری هەولێر بە تایبەتی هەولێر و هەرێمی کوردستان بەگشتی 10,000 چەکداری یا 10,000 سەربازی ئەمریکی بەجێ ئەکرێن لەویا ئەم 10,000 بە شارەکانی سلێمانی و دهۆک و هەولێرە دابەژەکرێن کە 5,000یان تەنها لە ناو شاری هەولێرە بەجێەکرێن ئەمانە هەمان پێڵێ ئەگەر ئەمریکا لە بەغداش پاشە کشە بکە یاخود تەنیا کۆنسوڵخانەیەکی بمێنێ هێزی سەربازیشی نەمێنێ بەڵام ئێمە بیرمان نەچێت لە ماوەی 6 مانگی ڕابردووە یاخود 8 مانگی ڕابردووە ئەمریکا بۆ یەکەم جار دوای بەغدا لە کەرکووک ئێستا خۆی بەجێ کردووە ینی پاشەکشەیەەکە لە ناوچەشی ئەنشینەکان بەرەو باکووری عێراق واتە لە کەرکووک لە کەیوان ئێستا بەجێ بووە فڕۆکەخانەی کەیوان فڕۆکخانەیەکی ڕابردووی حیزبی بەعسە کە لەوێ ماوەتەوە ئێستا لەوێ ئەمریکەکان لەوێ بەجێ بوون لە هەولێر ئەو پێگەی خۆیان بەهێزترەکەن لە ڕۆژاوای کوردستان پێگەیان تا دێت بەهێزتر و بەهێزترەکەن کەواتە ینی وا ئەکەن ئەمریکا و ئیسرائیل وا ئەکەن کە پێگەکانی ئێران لە دەرەوەی سنووری خۆی بە تەواوەتی کۆتایی پێبێنن ئەمە پرۆژەیەکی گەورەیە و بەرفراوانە و دەمدرێژیشەیە کاتی زیاتری پێویستە بەڵام بە هەر ئەگەرێک بێت هێزەکانی حەشدی شەعبی ناتوانن وەکو ڕابردوو لە عێراقا جوجولیان هەبێ وەکو ڕابردوو هەرچیان بوێ بیکەن هێواش بێچەکی ژەرکرێن یاخود ئەوە تا ڕاستە و خۆ بەشداریان لە سوپای عێراقا پێکرێت و ئەبێ بە سوپایەکی نیشتیمانی عێراقی کە بتوانێت لە سەروەری خاکی عێراق بپارێزێت ئەمەش بێگومان هێشتا هاودەنگی زۆری پێویستە لە لایەکەوە لە هەم بۆ شیعەکان هەم بۆ کوردەکانیش بۆ کوردیش بە هەمان پرۆژەیە پێویستە هێزەکانی پێشمەرگە لە هەرێمی کوردستانە یەک بگرنەوە هەردوو هێز ببێ بە یەک ببێ بە هێزێکی نیشتیمانی پاشان ڕاستە و خۆ بەشداری ناو سوپای عێراقیان پێ بکرێت لە ئێستا پرۆژەکە لە بەردەستە ینی هێواش هەوڵدان بۆ جێبەجێکردنی ئەم بابەتە درێ ئەمریکا پرۆژەکەی یاخود ئیسرائیل و ئەمریکا بەیەکەوەن ینی پرۆژەکانیان تەواوەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە جێبەجێەکەن ئەمانە هاوتەریب هەموو ڕووداوەکان بەیەکەوە ئەگوزارێت چونکە ئەو بۆ یەکلابوونەوەی غەزە لە ئێستاە چەند هەوڵێکەیە لەملاوە بۆ یەکلابوونەوەی لوبنانە لەولاوە سووریایە ئەمە بیرمان نەچی ئەمانە سەرجەمیان سنووریان ڕاستەوخۆ بە ئیسرائیلەوە هەیە سەرتایانوێ ئەو شوێنانە یەکلا بکەنەوە پاشان ڕۆەکەنە وڵاتانی دیکە وەکو عێراق وەکو یەمەن وەکو ئەو شوێنانەی تر کە پێگەی ئێران تایە بەهێزە هێواش ئەوانیش وای لێکەن کە پێگەکانی ئێران بە تەواوەتی کۆتایی پێبێن لە دەرەوەی سنوورەکانی خۆی لە ناو خۆی سنوورەکانی خۆشیە ئێران هەمومان نزانین لە ماوەی جەنگی 12 ڕۆژەیە کە ئێران چ شکستێکی گەورەی هێنا زەربەی گەورەی بەرکەوت
لە هەموو بوارەکانە لە بواری ئەتۆمیا لە بواری سەربازیە لە موشکەکانیە لە پێگەی موشکەکانی بە تەواوەتی زۆرینیان ڕوخێندران زۆربەی سەرکردە سەربازەکان بەرەی مەقاومە کۆتایی پێات بڵێ زۆربەی سەرکردە سەربازەکانی کوژران ئەمانە شکستی گەورە بوون بۆ ئێرانی وا لێ کردووە ئێستا ئێران ناچار بووە بۆی کە کۆمەڵێک بابەتی ڕاستەوخۆ قبول بکات هەروە ئەمە بۆ ناوخۆی خودی ئێرانیش بە هەمان شێوەیە لە ناوخۆی ئێرانیشە ڕاستە ئێستا ئێران لە هەوڵی ئەوەیە سەرکوتی کۆمەلگا کات بە سێدارەدان بە گرتن بە بیانووی گوایە سیخوڕی ئیسرائیلە بە بیانووی گوایە کۆمەڵێک شت هەزاران کەس وەکو خۆیان ئەڵێن تا ئێستا 21,000 کەسیان دەستگیر کردووە بەڵام کۆمەلگای ئێران بەو شێوەیە سەرکوت ناکرێت لە ڕاستیە ئەوەی ئێمە بینیمان لە شۆرشی ژنجیان ئازادیە لە ڕابردووە لە چەند ساڵی ڕابردووە کۆمەلگای ئێران زۆر لەوە چالاکترە زۆر لەوە بەهێزترە کە بتوانرێ بەو شێوەیە سەرکوت بکرێت زۆر باشەکە بەڕێز کارزان دواترە چینە سەر و پرسە هەفتەی پێش عەلی لاریجانی سەرۆکی دەستگای ئەولەهی کۆماری ئیسلامی ئێران گەیشتە لوبنان و بەغا لە بەغدا پێشوازێکی زۆر گەرمی لێکرا و لە لوبنانیش پێشوازێکی زۆر ساردی لێکرا پێتان وایە بەڕای ئێوە بۆ لە بەغدا ئەو پێشوازە گەرمی لێکرا ئەزین چۆنە پێگەی لوبنان و عێراق زۆر جیاوازە لە لوبنان گۆڕانکاری لە حکومەتا کرا حکومەتێکی جیاواز دروست کرا کە لایەنگری حیزبوڵانیە ئەمانە حکومەتی لوبنان لە ئێستا ئەوێت بە تەواوەتی پێگەی ئێرانیا دەسوەردانەکان ئێران کەم بگاتەوە لە وڵاتەکەی سەروەری وڵاتەکەی بەدەستبێنێتەوە جارێکی تر لوبنانەکان خۆیان سەروەری وڵات بەڕێوە ببان یاخۆت بە تەواوەتی ئیرادەی لوبنانەکان لە ناو لوبنانە باڵا دەست بێ بەڵام لە عێراق بەداخەوە ئێمە ئەبێ و ڕاستی بزانین لەوەتەی عێراقی نوێ دروست بووە لە ساڵی 2023 هەتا ڕۆژی ئەمڕۆ عێراق سەربەخۆیی خۆی بەدەست نێناوە بە موداخەلەی دەرەکی هەمیشە بەڕێوە براوە و هەتا ئێستاش بە موداخەلەی دەرەکی بەڕێوە برێ دەستوەردانەکانی ئێران ڕاستە و خۆ لە ناو خاکی عێراقا بەردەوام بۆ ئێمە لە ڕابردووە ببینین قاسم سلێمانی هەمیشە پێگەی سەرەکی عێراق بوو لە عێراقا ئاراستەی سیاسەتەکانی کرد بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست واتە شیعەکانی عێراق ڕاستە و خۆوە بەستن زۆرینەیان وا بەستن بە تارانەوە لە ئێستاشە حکومەتی عێراق ڕاستە و خۆ شیعەکان بەڕێوەیە بن واتە هەموو پێگە سەرەکیەکانی حکومەتی عێراق لەلایەن شیعەکانەوە بەڕێوە برێ بۆیە ئەم پێشوازیە گەرمانی کە لە ئێرانە کرێ لە ناو عێراقا ئەمەیە هینەکەی ئەمەیە هۆکارەکەی کە شیعەکان ڕاستە و خۆوە بەستن بە تارانەوە تارانیش سەرجەم داخوازیەکانی خۆی لە ڕێی شیعەکانەوە پێکە هێنێت بەڵام ئەمەش هێواش بەرەو زەعیفی ڕۆیشتووە یاخود زەعیف بووە لە عێراقیشە لە ڕابردووە ئێمە ئەگەر ببینین ئەگەر تۆ لە شەقامەکانی کەرکووکەوە هەتا ئەگەیشتە بەسرە لە هەموو ئەو شەقام و لە ناو مەیدانەکانی عێراقا ئێمە هەمووان وێنەکانی قاسم سلێمانی ئەبینرا وێنەی ئەوەی کە لەگەڵ قاسم سلێمانیا کوژان ئەوانە ئەبینرا ئەو شەیدان ئەو وەکو شەهید هەڵواسرا بوون بە ناوی شەهیدەوە بەڵام لە دوای ئەم شەڕەی کە لە غەزە ڕوویا و لە دوای ئەو ڕووداوانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتنە ئاراوە شیعەکان سەرجەم و وێنانەیان کۆ کردەوە سەرجەم سەرۆکی گروپە چەکدارەکان لە عێراقا لە ئێستاە بە نهێنی هاتو چووەکەن واتە ترسێکی گەورەیان لێ نیشتووە کە ئیسرائیل ئەمریکا ڕاستەوخۆ بیان کەنە ئامانج چۆن لە لوبنان سەرکردەکانی حیزبوڵا دەکرێنە ئامانج ئەو سەرکردانەی حەشدی شعبیش لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە بکرێنە ئامانج تا ئێستا ئەم پرۆژەیە کە وەستێنراوە و مداخلەیەکی ڕاستەوخۆ لە عێراقا نەکراوە ئەوەیە کە حکومەتی عێراق بەڵێنیاوە بە ئەمریکاش و بە ئیسرائیلیش کە کۆتایی بە پێگەی ئەم گروپە چەکدارانە هێنێ لەناو عێراقا هەوڵەکانیش بۆ ئەمە لەسەر ڕێنیانی بەڵام زەخت هەیە وەکوتم زەختی ئێران هەیە زەختی سەرکردەشی ئەکانیش هێشتا ماوە بەڵام نووری مالکی حیدەر عەبادی بانگەشەوە لایەنگری هەشتی شعبی دەکەن بۆ خولی داهاتوی پەرلەمان ئەگەری زۆری شەیەکە نووری مالکی دیسان ببێتەوە ینی
تۆزە زەحمەتە نوری مالیکی ببێتەوە بە سەرۆک وەزیران چونکە لە ڕابردووە نوری مالیکی شکستی هێناوە لە بەڕێوەبردننی عێراقا پاشان نەیتوانی وە یەک هەڵوێستی لە ناو عێراقا دروستکە لەلایەن کوردەکانەوە لەلایەن شیعە و سوننەوە دژبەریەکی زۆر کراوە چونکە نوری مالیکی لە ڕابردووە هەم سوننەکان و هەم کوردەکانی وەلا نابوو تەنیا لایەنی شیعەی گرتبوو بۆیە لە عێراقا سیستەمێکی وەها لە ئارایەیە ئەگەر تەوافقێکی تەواوەتی پێک نێت لەلایەن سەرجەم لایەنەکانە هەموو حکومەتەکان شکستێنن ئەوەی کە تا ئێستا سوودانی لەسەر پێهێشتۆتەوە سوودانی توانیوێتی ئەو نالایەنگیریە بکات واتە پێگەی خۆی وا بەهێز کردووە کە هەم کوردی بەشداری پێکردووە هەم سوننەکانی بەشداری پێکردووە هەم سەرجەم پێکاتەکانی دیکەی بەشداری پێکردووە و زۆر لایەن گرانە دەرناکەوێت بەلایەنی شیعەیە ڕاستە بۆ خۆی شیعەیە بەڵام لایەنگیری شیعەپەرستیەکی ئەو تۆ ناکات کە بەتەواوەتی زەق ببیندێت بۆیە بەڵام من پێم وایە سوودانی تا ئێستا توانیوێتی لە پێگەی هەموو سەرۆکوەزیرەکانی ڕابردوو بەهێزتر دەربکەوێت لە ناو عێراقا ئەکرێت ئەگەر بێت و سوودانی بتوانێت بەڵێنەکانی جێبەجێ بکە بەرامبەر بە ئەمریکا بەرامبەر بە ئیسرائیل بەرامبەر بە هاوکێشەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڕێواچێ پێم وایە جارێکی تر ببێتەوە بە سەرۆکوەزیران و هەڵبژێرێتەوە بۆ تەنیا ئەوەی ئەمێنێتەوە کوردە لە عێراقا کە دژبەری سوودانیەکە بەڕاستە و خۆش سوودانی نابەڵکو وەزیرەکانی کابینەکەی سوودانی بەتایبەت وەزیری ئابووری عێراق ئەویش بەهۆی بابەتی موچە و بابەتی نەوت و بابەتی ئەم بابەتانەوەیە ئەویش ئەمە بەڕای من ئەمە شکستی ئەمە هیچ کێشەیەکی سوودانی نییە ئەمە کێشەی خودی بەڕێوەبەرایەتی هەرێمی باشووری کوردستانە کە شکستی هێناوە لە بەڕێوەبردنە کە نەیتوانیوە بابەتەکان بە شێوەیەکی ڕیشەیی چارەسەر بکە هەمیشە بەڵێنێگەیا بە بەغدا بەڵێنەکانی جێبەجێ ناکە بەغداش لە بەرامبەرە ئەوەی کە هەیەی ڕوبەڕوویان نەکاتەوە باشە هەر بەم زوانە لە دیدارەکەی بڵێن سەرۆکی دەستگای ئەولەهی ئێران عەلی لاریجانیدا لەگەڵ قاسم عەرەجی ڕێکەوتنێکی ئەمنی لەسەر پارتە ڕۆژهەڵاتیەکانی واژۆ کرا پێتان وایە ئەمە نیشاندەری بەردەوامی کاریگەری کۆماری ئیسلامی ئێران هەر لەسەر سیاسەتەکانی عێراق و شیعەکان بەگشتی دەبێە پێم ئەزین چۆنە ئەمە لە ڕاگەیاندەکانەوەها هێنرایە پێش ئەگینا ئەمە ڕێکەوتنێکی نوێ نییە لە نێوان عێراق و ئێرانە کرابێ ئەم ڕێکەوتنە لە ساڵی 2021 یان با بڵێن ئەم ڕێکەوتنە کرا لە نێوان ئێران و عێراقدا بەڵام واژووکردنەکەی گەوتە ئەم کاتەوە ئەگینا ئەمە ڕێکەوتنێکی نوێ نییە ڕێکەوتنێکی ئەمنی نوێ نییە ئەم ڕێکەوتنە لە ڕابردووە کراوە سەبارەت بە سنوورەکان بووە بۆ پاراستنی سنوورەکان بووە بابەتی پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەمومان ئاگادارین کە لە چەند ساڵی ڕابردووە جێبەجێ کرا و سەرجەمیان لە سنوورەکان دوورخرانەوە و برانە شوێنی کەمپنیشین کران لە چەند شوێنێکی دیکە ئەمە واتە ئەم ڕێکەوتنی کە لاریجانی کردوێتی ئەو عەرەجی و این کردویانە ئێران کردوێتی تەنیا واژووکردنەکە بووە واژویان لەسەر کردووە ئەگینا لە ڕابردووە ئەم ڕێکەوتنە کرابوو ڕاگەیاندنەکان بە ئاراستەیەکی ترا بردیان کە گوایە ئەمە ڕێکەوتنێکی ئەمنی نوێ لە نێوان عێراق و ئێراندا واژوو کراوە ئەم ڕێکەوتنە کۆنە هی ساڵی 2021 ڕێکەوتنەکەی لەسەر کراوە هەمووانیش ئاگادارن ئەمە تەنیا واژووکردنەکەی هێندا ئەم کاتەوە ئەمەش هەمان شێوەیە ئێران ئەوێ بڵێ هێشتا پێگەم لە عێراق ماوە توانم هەنێک هەنگاو بنێ بەرەنگاری لە ئەمریکا و ئیسرائیلی پێ بکات لە ناوچەکەیە بەڵام پێم وانە بەو شێوەیە بێت چونکە وەکوتم لە هەر ئەگەرێکی ڕاستە و خۆی ئێران کە ڕێگری بکە لە پرۆژەی ئەمریکا و ئیسرائیل لە ناوچەکەیە بەگشتی لە هەر ئەگەرێکی ئەمانەیە ڕاستە و خۆ هێز چەکدارەکانی حەشدی شەعبی ڕاستە و خۆ لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە کرێنە ئامانج عێراقی ژەبێ بە مەیدانێکی شەڕیکە ئەمەی کە هەیە تا ئێستا سوودانی یاخود لایەنەکانی عێراق بەگشتی سوورن لەسەر ئەوەی کە پاراستنی ئاسایشی عێراق نەکەن بە قوربانی یاخود مەیدانی جەنگ لە پێناو
ناو بەرژەوەندەکانی ئێران یا هەر هێزێکی دیکەی حەشدی شعبی یاخو گروپە چەکدارەکان ئێمە لە بیرمان نەچێت لە ڕابردووە چەند گروپێک هەبوون ڕۆژانە هێرشیانە کردە سەر بنکەکانی ئەمریکا لە باشووری عێراقەوە ڕۆژانە هێرشیانە کردە پێکانی ئەمریکا لە سووریا و لە عێراقیش بەڵام ئەمانە لە چاوتروکانێکا وەستێندا کەواتە ڕێکەوتنێکی ژێربەژێر کرا ئەم بەربەمەیە سەرجەم هێرشەکان ڕاوەستێندا لە ئێستاە هیچ هێرشێک ڕوونادا یان وەکو سوکە بەڵێنێک بەیەکتر دراوە ئەمریکا ئەوێت بە زۆر بە نەرمی ئەمانە تەسفیە بکات ناوێت ڕاستە و خۆ شەڕێکی ڕاستە و خۆیان لەگەڵا بکا بۆ ئەوەی کە با بڵێن لە عێراقا ئارامەیەکی درێژە ماوەیەکی درێژە بەرقەرارە ئەو ئارامی ئەو گرژیانە بە هێواشی چارەسەریان بکات نەوەکو بەڕاستە و خۆ بە هێرشی هەوایی یاخود بە هێرشی ئاسمانی لە بەرامبەر بە گروپە چەکدارەکان. زۆر باش هەر بە پێی ئاماژەکانی خۆتان لە ئاکامدا ململانی ئێران و ئەمریکا و ئیسرائیل لەسەر خاکی عێراق چۆن دەبینن چۆنی هەڵدەسەنگێنن؟ ینی ئەوەی تا ئێستا ڕوونە هەم عێراقیش عێراق ڕاستە بە زمان یاخود لەسەرەوە دژبەرایەتیەکی ڕاستە و خۆی ئیسرائیل دەکات کە ئیسرائیل بەداگیرکەرە ناسێنێ ئیسرائیل بە وڵاتێکی نازانم بە هەر شێوەیەک بێ ئەیناسێنێ بەڵام ناڕاستە و خۆ عێراق ناچارە لەگەڵ ئەم واقعەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هاتوۆتە ئاراوە و پێگەی ئیسرائیل هێواش هێواش بووە و وڵاتانی ناوچەکەی گرتوتەوە هەروە استراتیژی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی استراتیژی نوێی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە پاشەکشەی رووسیا لە ناوچەکەیە بە پاشەکشەی وڵاتانی دژبەری ئەمریکا لە ناوچەکەیە ئێمە ئەومان بۆ ڕوون ئەبێتەوە کە عێراق ناچارە وابەستە بێت بەو استراتیژە نوێیەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێوەچێت دنا عێراق وڵاتێکی ئەوەنە بەڕێوەبەراتێکی ئەوەنە بەهێزی نییە کە بتوانێت ڕوبەڕووی استراتیژی ئەمریکا یاخود ڕوبەڕووی استراتیژی ئیسرائیل ببێتەوە لە ناوچەکەیە نە لە پێگەی سەربازیە بەهێزە نە لە پێگەی سیاسی ئەوەنە بەهێزە نە ئیدارەیەکی وا بەهێزی هەیە کە یەکگرتوویانە بتوانێت بڕیار بدا لەسەر ڕوبەڕووبوونەوە لە بەرامبەر بەو استراتیژانەیە وەکووتمان ئێمە عێراق حکومەتێکی پارچەکراوی هەیە کە هەمیشە کێویستێتی بە شێوەیەک بە هەر شێوەیەک بێ وا بەرژەوەندەکانی خۆی لەگەڵ یەکلا بکاتەوە. ڕاستە یەک پرسیاری تریش هەیە لەم ڕۆژانە هادی عامری کە چووە ینی دەڵێت هەڕەشەوە کە ئەگەر بچێتە پەرلەمان بەجلو بەرگی هەشتی شعبیەوە چێ پێتان وایە ئەوە تا چ ڕادێک دەرەنجامی دیدارەکەی لاریجانیە؟ خۆی ئەوە ینی زەختان وەکوتم زەختێکی ئێرانە ینی هادی ئامری بڕیاردەر نییە لەسەر داهاتووی عێراق بەڕای من ینی ڕاستە پێگەیەکی هەیە لەلایەن شیعەکانەوە پێگەیەکی هەیە بەڵام پێگەی سەرەکی تەماشاکە لە عێراقا شیعەکان ڕاستە و خووە بەستن بە سەدرەوە سەدر هەچێک بڵێ عێراق شیعەکان بە تایبەتی سەرجەمیان وابەستن بەوە چونکە پێگەی هەرە بەهێز لە عێراقا لەلایەن شیعەکانەوە پێگەی سەدرا سەدر لە ئێستاە لە سیاست پاشەکشەی کردووە بەشداری حکومەت نەبووە و هێزە چەکدارەکانی خۆی تەنانەت کۆتایی پێهێنا سەدر سەرجەم ئەو وێنانەی کە لە ڕابردووە لە شەقامەکانی عێراقا بوو بە بڕیاری سەدر لابران هەر هەمووی سەدر وابەست لە ئێستاە ناوێت عێراق بخاتە ناو گێژاوێکەوە کە سبەینێ لە ژێریا دەرنەچێ عێراق سەدر لە ئێستا ئەوێت هاوکێشەکە ڕاگرێت هەم لە نێوان ئێرانە هەم لە نێوان ئەمریکایە نەبووە بەلایەنگری ڕاستە و خۆی ئێران ڕاستە و خۆ ئەو سەرجەم ئەو وتارانی کە یاوێتی سەدر لە ماوەی ئەم شەڕی غەزەوە هەتا ڕۆژی ئەمڕۆ زۆر وتاری نەرمن کە ڕاستە و خۆ ینی لایەنگریەکی ئێرانی بە هیچ جۆرێک تێدا نییە ئەمەش پێمانەڵێ کە هادی عامری ناتوانێ عێراق ڕوبەڕووی شتێکی وا بکاتەوە یاخود لە پەرلەمانی عێراقا بڕیارێکی وەها تێپەڕێنێ یاخود بتوانێت تێیپەڕێنێ ئەوەی هەیە شیعەکان ڕاستە و خوا بەستن بە سەدرەوە سەدر ئەتوانێت تێیپەڕێنێ سەدر ئەتوانێت تێشی نەپەڕێنێ لە ئێستاە سەدر پشتیوانی لەم پرۆژە یاسایە ناکات بۆیە پێم وانییە نە ئەم پرۆژە یاسایە تێپەڕێندێنە هەڕەشەکانی ئەمریکاش زۆر ڕوونن بەرامبەر بە عێراق
کە بە هیچ شێوەیەک نابێ ئەمە تێپەڕێنرێ و تێژ ناپەڕێ بەڕای من بەڵام تەنیا ئەمە تەهدیدێکە لەلایەن ئەم گروپانەوە ئەکرێت بۆ ئەوەی کە بوترێت وایە پێگەی حەشدی شعبی وا بەهێزە بەو شێوەیە ئەکینا من پێم وایە ناتوانێت نەهادی ناتوان هەڕەشە بن بۆ سەر دەستگای یاسیدانە. زۆر باشە، زۆر سپاس بەڕێزکارزان عەلی کە لەگەڵمان بووی. سپاس بۆ بیسەرانی ڕێزیش. بەم شێوەیەش دەگەینە کۆتایی بەرنامەی گفتگوی ڕووداوەکانی ئەم هەفتەیەمان. بمێنن لا خێر و خۆشیتە. گفتگوی ڕووداوەکان